من سەروەر سلێمان مەجید ناسراو بە سەروەری ماڵ سلێمان کاندیدی ژمارە 20م لەسەر لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی وەک چۆن لە ڕابردوودا لە ڕێگەی پڕۆژە سیاسی و پەروەردەیی و خێرخوازیەکانەوە سەلماندوومانە کە پارێزەری دین و ژین و بەها باڵاکان و ئەخلاقی کۆمەڵگەین ئێستش بە ئیرادەیەکی ئیبراهیمیەوە ئامادەین بۆ شکاندنی بتەکانی تاریکستانی نادادی و قۆڕخکاری و گەندەڵی و ستەمی کۆمەڵگا بەڕێزان وتراوە ئەوەی لە خوا نەترسێ بەزەیی بە خەڵکی خۆیشان نایەتەوە کێشەی سەرەکی ئێمە و ئێوەش 32 ساڵە ئەوەیە کاروبارمان کەوتۆتە دەست ئەوانەی نە لە خوا ئەترسن و نە بەزەییان بە خەڵکیش دادێتەوە ئێمە ئەو کەسانین ماڵ و سامان و گوزەران و دینتان بە ئەمانە دەزانین و پاراستنیشان بە عیبادەت هاتووم خەم و ئاهی هەژاران و بێباوکان و گەنجان و ستەم لێکراوان بکەم بە نەخێرێکی بڵند لە ڕووی زۆرداران و ستەمکاراندا وەرن هەمووان پێکەوە بیستیدا ئەمانە بگۆڕین و ڕایان بگرین لە ئەرک پێدان بە ئێمەی گەنج مەترسن